أوهتم بوججنانا أوهتم بوججنانا لقال يكتب كقراني ججنة بيروز ججنة بيروز عزيزة كم توبو من كهيواي جياني بینەرانی عەزیز و خۆشەویستی کەناڵە جوانەکەی کەرکووک سڵاو سەرەتا ئەمێ پیرۆزبایەکی گەرمتان لێ بکەم بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێ خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی هونەری تایبەت بە جەژن بە دیداری ئێوەی عەزیز شاد ئەبینەوە بۆ ئەم بەرنامەیەش لە گەرمیانی لانکەی هونەر و مقاماتی ڕەسەنی کوردی و لە شارە خنجیلانەکەی کفری دەبینە میوانی ماڵەکانتان سەرەتاش ئەچمە لای هاوکارم دڵنیا بینەرانی عزیز و خۆشەویست لە هەر کوێکن سڵاوی ئێمەتان لێبێ لە پیرەشارەکەی کوردستانەوە لە شاری هونەر و کولتور و فەرهەنگەوە لە شاری چاوگی مەقاماتی عێراقیەوە لە شاری کفری شاری وەزیرانەوە سڵاو لە ئێوەی عزیز و خۆشەویست خۆشحاڵین کە لەم ڕۆژە خۆشە پیرۆزەدا دەگەینە خزمەتەوەی عزیز و خۆشەویست بە بەرنامەیەکی گەرم بە بارتەقای گەرماکەی گەرمیان هیوادارین ئێوەش بینەرمان بۆی بەرگە و بابەتەکانی بەرنامەکەمان ببینن. ئێستا چینە لای ئەو میوانە خۆشەویستانی کە لە بەرنامەکەی ئێمەدا ئامادەن زۆر بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک هونەرمەندی ئازیز و خۆشەویست و نووسەر و شاعیر و میوزیکزیانی زۆر بەتوانا و ئازیزی گەرمیان لە بەرنامەکەمان ئامادەیە سەرەتا لە بەڕێز و خۆشەویست مامۆستا سەلاح پەرلەمانەوە دەست پێ بکەین کە یەکێکە لە نووسەر و شاعیرەکان و پیاوە ئاخاوتن خۆشەکانی گەرمیان و کوردستان مامۆستا سەلاح خەڵکی شاری کفریەوە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە بەرنامەکەی ئێمەدا میوانە. میوانی دووەممان کاکە ساڵح حوسێن کە یەکێکە لە هونەرمەندانی کە لە گەرمیاندا ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری هونەریەکە زۆر بە خێراتن یەگەین. میوانی سێمان کاکە مەجید زیرەک یەکێکە لە هونەرمەندانی میلی گەرمیان و ساڵانێکی زۆرەوەش خزمەتێکی زۆر بە بواری هونەر و مەقاماتەکە. دوو میوزیک ژەنی بەتوانایی ئەم ناوچەی ئێمە مامۆستا عومەر بە ئامێری عود و ساس و کاک ئامان جەمیل بە ئامێری ئۆرگ هیوادارین بتوانین لە خزمەتێوەدا بین. مامۆستاگیان سەرەتا ئەمەوێ بێمانە لای بەڕێستان پرسیاری سەرەتاشمان بەر لە هەمووشت لە بەڕێستانە پرسم جیاوازی لە نێوان جەژنی ئێستا و ساڵانی پێشوو چییە؟ سپاستانەکەم بەخێر بێن سەر چاوان جیاوازی نێوان جەژنی ئێستا و جاران ئاسمان و ڕێسمانە ئێستا بۆتە شێوەیەکی تەقلیدی زۆر مردوو بەڵام کە بیر لە جەژنی کۆنی کفریەکەیتەوە نەریتێکی تایبەتی خۆی هەبوو بە شەغەفەوە خەڵک چاوەڕوانی جەژنیە کرد تا جەژن بێ ئەنجا کۆمەڵێ تایبەتمەندی هەبوو لە جەژنی ڕەمەزانی کفری لە سی ڕۆژەی جەژنی ڕەمەزان کۆمەڵێک بشتی فۆڵکلۆری زۆر جوان و کوستین و زەرف و ئەوانە ئەکرا جەوەکەیش خۆشەکرا بە دۆڵ زورنا و مەقامات و ئەوانە ئەنجا نابێ ئەومان لە بیری بچێکە ئەمە زۆر زەروریە کاتی خۆی بەڵندگۆ نەبوو لە کفری سی ڕۆژەی مانگی ڕەمەزان مەلا ڕەوف نابینا هەبوو مەلا ڕەوفی کوێر مەقامزانێک بوو خۆیشی بانگدەر بوو هەموو ڕۆژێ یەک فشەگیانەدا پێی لە شورتەی کفری ئەچووە سەر منارەی مزگەوتەکە و ئەیتەقان ئەوە نیشانەی ئەوە بوو کە بانگەدا دوای ئەوەی کەسی ڕۆژەی ڕەمەزانیش تەواوە بوو کەمەر چاوش بە هەموو ماڵەکانە ئاگەڕا یارمەتی ئەدرا و ژەژنانەی پێ ئەدرا. مامۆستاگیان دەست خۆش بێ ببوورە کۆچەرخان مامۆستا ئەگەر ئێمە پێناسی جەناتمان وا کرد کە دیارە خۆتش بۆ خۆت کەسێکی ناسراوی ئەگەر باس لەوە بکەین پێشەوەی بێنە سەر وتە خۆشەکانت باس بێنە سەر دنیای ئەدەبیات کە ساڵانێکی زۆرە خزمەتەکەی بابەت و بەرهەمەکانت ئەگەر پێمان بڵێ ئێستا لە دوای شێخ ڕەزای تاڵەبانی لە بواری ئەدەبیاتی کوردیدا شعری هەرجوو یاخود داشۆڕین تا چەند باوە یا تا چەند کاری لەسەرەکرێت لە ناو دنیای ئەدەبیاتە
خۆتەزانی ئەمە لە کۆمەڵگایەکی زۆر دواکەوتووی سیاسی و ئاینی و ڕەخنەیە کە خەڵک تەقبولی ئەوە ناکە سەرڕای ئەوەیش بەڵام هەنگاوی باش نراوە هەواداری خۆی هەیە خەڵکێکەیە تامەزرۆی ئەوەیە گوێی لەو شارانەبی بەڵێ ئێمە زانی کە لە شاری کفری هەر لە کۆتایی شەستەکان و سەرەتای هەفتەکان گروپی کفریە بۆ لە بواری ئەدەبیاتە خزمەتێکی زۆر کراوە لەم شارەوە دەیان کەڵە نووسەری تێدایە جەنابەت چۆن بۆ بیردەوە کردەوە کە لەو ڕێبازە لەو ڕێچکەیە کار بکەیت کە شعری داشۆڕینە لە دوای شێخ ڕەزای تاڵەبانی خۆم تامەزرۆی ئەوم المهم ئەگەر بکرێ یەک دوو کۆپلەتان بۆ خوێنمەوە من ویستم هەر داوای کۆپلەیەک شعر بکەم قوربانت بموا جەژنە هات بۆ باڵاگەردانی باڵات بە کڕنۆشەوە دێم بۆلات قوربانت بم تاکە ماچێ لە لامل و نەرمی گۆنات بەڵێ ێستا چینە خزمەت کاک ساڵح کە یەکێکە لە هونەرمەندانی گەرمیان لە شاری کەلار دانیشەیە کاک ساڵحەکە زۆر بە کورتی خۆت بناسیینی و دواتر دێنە سەر چەند پرسیارێک لە بابەتی گۆرانی وتر سواز بۆ ئێوە جژنتان پیرۆز بێ دەستان خۆش بۆ دەرفەتەی بە منتان بەخشی من ساڵح حسێن لە دایکبووی قەزای کەلارم لە گەڕێکی کەلاری کۆن ساڵانێکی زۆرە لە نەوەیەک و تاوەکو ئێستا بەردەوام بە بەشداری کار و چالاکی هونەرەکانم کردووە ئەندامی یەکێتی هونەرمەندانی کوردستانم لە نەوەیەک و لە 95 و ئەندامی کۆمەڵی هونەرە جوانەکانی کوردلقی کەلارم ئەندام لە چەند ڕێکخرا و گروپێکی مۆسیقی تاک و ئێستا بەردەوام بووم لە کار و چالاکیەکان مامۆستا ئەمەوێ بپرسم سەرەتای کاری هونەری تۆ بۆ کەی ئەگەڕێتەوە من ساڵی پێشینەوە یەک پێشنیارم کرد بۆ یەکێتی هونەرمەندان ئەو کاتێکێتی هونەرمەندان بۆ ئێستا ڕێکخراوی هونەرمەندانە وەرگرام لە نوتویەکە وەرگرام بە ئەندام لە ئێمە گروپێکمان هەبوو تیپێکمان هەبوو تیپێکی گەورە بوو تیپی شان و مۆسیقای کەلاریان پێوەتەوە سەردەما لە تیپی شان و مۆسیقا بە پێ ئیشەکە هەنێ جار ئێمە وەکو مۆسیقا هاوکاری شانۆمانەکە هەنێ جار شانۆش هاوکاری ئێمەیە کرد من یەکەم کارم لەسەر شانۆ لەسەر تەختەی شانۆ بەشداریم کرد لە شانۆگەریەک وەکو کارکتەرێک دەورێکی ئاوا بەسییتیاندامێ لەبەرەوە یەکەم کارم بوو مناڵیش بووم لە 96 وەکو مۆزیک یەکەم گۆرانی لەسەر تەختی شانۆ لە ساڵی 1993 وتم بوو بەشداریم کرد یەکەم کاری چالاکیم کار و چالاکیم بوو سەرکەوتوبی زۆر سپاس بۆ تۆ بەڵێ چینە لای کاگمەجیدی خۆشەویست پێشەوەی کە دەستێنە قسە و باسەکانمان لەمەوێ بە ناوی کەناڵی کەرکووکەوە پیرۆزبایی لێ بکەم کە لەم چەند ڕۆژانی ڕابردووە بۆتە سەرۆکی کۆمەڵی هونەرمەندانی ملی لقی گەرمیان بەخێر بێ کاگمەجید زۆر سپاس بۆ ئێوەی عزیز و خۆشەویست دەستخۆشی بۆ برادرانی کەناڵی کەرکووکەم سپاس بۆ عزیز و خۆشەویست مامۆستا ئەمەوێ بە هەمان شێوە سەرەتایی دەستپێکردنی کاری هونەری تۆ بزانم لە کەیەکەوە بوو سەرەتایی کاری هونەریم ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 کاتی دامەزایەتی مۆسیقای شێروانە لە 94ەوە لە 92ەوە لەگەڵ دامەزانی ڕادیۆی گەرمیان کە یەکەم کەس بووم لەگەڵ برادران دەستەی دامەزانی ڕادیۆی گەرمیان بووی ڕادیۆیەکی نیشتیمانی کوردستان هەتاوەکو ئەم لەحزەیە بەردەوامە سەرکەوتوو بیت بە هیوای بەردەوامی بەڵێ دێنە لای میوانانی خۆشەویستمان میوزیکژانەکان پێم خۆشە گەرە و مایکەمان بۆ بگوازنەوە لە مامۆستا عومەرەوە دەستپێەکەین دەژنت پیرۆز بێ و بەخێر بێ بۆم بەرنامەیە و زۆر سوپاس بە خێراتنی کەناڵە جوانەکەی کەرکووکەکەم جەژنی هەمولایەک پیرۆز بێت من وەک میوزیسیانێک ساڵی 2011 چوومە پەیمانگای هونەرە جوانەکان فێرخواز بووم لێە بۆ دوایەوەی شتە خەڕژم کردسە بە خۆشحاڵی و مامۆسام لێ و مامۆسای سنتەری چالاکی گەنجانی کەلاریشم سەرکەوتوبی زۆر ئەگەر بچینە لای کاک ئامانج کاک ئامانج جەنابیش جەژنت پیرۆز بێ بەخێر بێ بۆ بەرنامەکە زۆر سپاسانەکەم دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامەیە منیش پیرۆزبایی خۆم ئاراستەی مگەلی کوردەکەم و پیرۆزبایی جژنتان لێکم منیش هەر وەکو خولیایەکم بۆ مۆسیقا و بۆ میوزیک هەرچەنەکە وەکو میهنەی خۆشم نییە خۆم دەرچووی زمانی کوردیم بەڵام ئیترۆکو حەزێک خۆم و بە یارمەتی چەند مامۆسایەکی وەکو خۆتان توانیمە بگەم بە ماستە و ئینشاڵڵا بەردەوامیشە بم سەرکەوتوب خۆشەویستان ئێستاژە چینە لای دەنگە بە سۆزەکەی مامۆستا ساڵح حسێن فەرموو مامۆستا ئەمانوێت بەرهەمێکمان پێشکەشکەی
بسر دين واصحابه اري وي 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 ناس كل تشاو جوان وخي ورا العالم داني شبكيري تشاوي كابري دور بمدري ما تنوش بباب تسرداي ورا بمدري ما تنوش بباب تسرداي بەڵێ دەست خۆش بێ کاک ساڵاگیان بۆ گۆرانی خۆشە دیارەمە ڕاستە لە سلێمانیۆ سنوورانە وترا بەڵام بۆن و بەرامە و تام و چێژی گەرمیانیانەی لێ دەست خۆش بێ ئەچینە لای میوانی خۆشەویستمان مامۆستا سڵاح پەرلەمان مامۆستا سڵاحی خۆشەویست مامۆستا ئەزانم گەرماتە بەڵام هیوادارین بەم گەرمایە واما لێ بکەی دەستکەینە پێکەنین بە وتە خۆشەکانت پرسیارێکم هەبوو لەسەرەوەی جەنابەت جگە لە ئەوەی کە بایەخێکی زۆر بە بواری ئەدەبیاتە دەی و ئەنووسی لە هەمان کات شایەکێک لە کتێبەکانت زۆر بە باشی ڕوونکردنەوەداوە لەسەر مەقامات کام شاری ئێمە مەڵبەندی مەقاماتە و سەرچاوی مەقاماتی عێراقیە مامۆستا سڵاح بۆ لە ئەدەبەوە خۆی پەلکێش کردو بۆ دنیای گۆرانی و مەقامات و دەنگێکی خۆش چێ ئەزانم بەڕاستی ئەگەر وجدان هەبێ ئەبێ ئاماژە بۆ بکرێت کفری چاوگەی مەقاماتی عراقی بووە لەسەر دەستی مەلاوەلی و دواتر شەڵتاغ و تاکو و ئێستاکەیشی مەقامبێژی لێ نەبراوە بە بەردەوامی ئەوە دەور و تاسیری خۆشی هەیە مەلاوەلی تاسیری هەبووە شەڵتاق تاسیری هەبووە لەسەر مەقامبێژەکانی عراق لەسەر دەستی ئەوان چوە سەر شێوازە ڕاستەقینەکەی بەڵێ سەرکەوتوبی مامۆساگیان هەر ئێمە نامانوێت لەم چوارچێوە بچینە دەرەوە پێمان خۆشە پێش بەرنامەکە گوێمان لێ بوو یەک کۆپ لە گۆرانیمان پێشکەش بکە ێزانم ئێمە و بینەرانیش وە هەمومان چاوەڕێ گۆرانی دەنگم نەماوە بەڵام شعرەتتان بۆ خوێنمەوە تەڕە دووگمە ڕەنگە ڕۆژێ بمرم لە تاو بێویژدانی دووگمە چونکە دووگمە ڕێگام نادا دەسم بەرم بۆ ژێر سوقمە من نوێژ ئەەکەم هەتا بڵێ بێویژدانە دووگمە چونکە دووگمە ڕێگا نادا نوێژەکانم ئەدا بکەم لە بین گومەزی ژێر سوقمە من بە ڕۆژوم هەتا بڵێ بێویژدانە دووگمە چونکە دووگمە ڕێگام نادا بەربانگ بکەم بە قەپێ سێوی ژێر سوقمە خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ ئێستا ژەچمە لای مامۆستا ساڵح حوسێن ئەمەوێ بپرسم گەرمیان مەڵبەندی هونەر و مقامزانانە ئایا لە ئێستادا گەرمیان ئەو مەڵبەندەی مقاماتە کە پێی ناسراوە لە ڕاستیە وایە بەڵام بەڕاستی گەرمیان بە هەموو شێوەیەک نەک لە ڕووی ئەدەب و هونەر و لە هەموو ڕوویەکەوە پەراوێز خراوە بەڕاستی ئاوەڕی لێ نەدراوەتەوە بەڕاستی خەڵکی زۆر باش و بەتوانە و مەقام بێژ و شارەزای زۆر باشمان هەیە بەڵام کەس نایناسێ دیار نییە دەنگی ناگاتە شوێنی مەبەست ئەوەی حساب بۆ شارەکانی تر ئەکرێ ئەو نەحساب بۆ گەرمیان بەعام نەکراوە جا لە دەربەنی خان و هەتاکو ئەگاتە کەلار و کفری و دووز و تەنانەت خانەکیش هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەی هونەرمەندەکان خۆیان هەوڵیان نەداوایان چ هۆکارێک لە پشتی ئەمەوەیە نا مەوزوع ئەوەیە فەرق و جیاوازیمان لەگەڵا کرێ بەڕاستی تەنانەت کەناڵەکانیش بۆ نمونە من هەر باسی خۆم بکەم من لە 2014 گۆرانی تەواو کردووە لەگەڵ بەڕێزان گروپی مۆزیکی و لۆر هەتا ئێستا خۆم ئیمکانم نییە کلیپی بۆ بکەم بەڵام کەسیش ئامادەنێ نە تەلەڤیزیۆنێک نە ڕێکخراوێ نە وەزارەتی ڕۆشنبیری کەس ئامادە نییە کلیپەکەم بۆ بکە ینی تا من هەر دیار نیم هەر دیاریش نابم هەتا ئەگەر بەم شێوە بڕوە
دەست خۆش زاران گەنجی وامان هەیە کاک ساڵح دەست خۆش بێ بەڵام حەزەکەم ئەوت پێ بڵێم کە کەناڵی کەرکووک کە هەر لەم گەرمیانەوە ئێستا بەرنامە و پرۆگرامەکانی زۆر بەباشی بایەخ پێداوە بە تایبەت لە بواری هوەرا وەشۆڕ بۆ تۆ بۆ گەرمیان و ئێمە وەکو کەناڵی کەرکووک ئەتوانین کلیپێکت بۆ بکەین و خزمەت بکەین لەو کارانی کە تاو پێسا ڕاگیراوە ئێستا ئەچینە لای میوانی خۆشەویستمان کاکمەجیزیرەک زۆر سپاس ئەچینە لای کاکمەجیزیرە کاکمەجیدیاخوا بەخێر بێی زۆر خۆشحاڵین کە ئەم شەو گوێمان لە دەنگە خۆشەکەت لە قسە خۆشەکەت و لەو ئەزمونە زۆرەی کە چەند ساڵە من مناڵ بوومە بینیتمە جەنابەت گۆرانی دوتۆ ئێستا خۆشحاڵم کە لە وابزانم ساڵی 2011 بوو جەنابەت چاوپێک دێوێت لەگەڵما کرد دەنگ بوو بە ڕادیۆی بەغا ڕادیۆی شەفاق وابزانم بەڵێ ئەگەر خۆت کاک مەجید باسی ئەومان بۆ بکەی وەکو ئەوەی لە بواری میلیە لە گەرمیان کارەکەن من نەزانم هونەرمەندانی گەرمیان چ مەقام بێژەکان یاخود هونەرمەندانی میلی وەکو کاک ساڵح ئاماژەی بۆ کرد پەراوێز خراون بەڵام خۆشبەختانە ئێستا ئەم بەرنامەیە و کەناڵی کەرکووک چەندین بەرنامەی تری بەڕێگاوەیە بۆی خزمەت بە کەفری و کەلار و دەربەنی خان و هەموو کوردستان بکات بە تایبەت گەرمیان حەزەکەم باسی ئەوم بۆ بکەیت کە جەنابەت لە شاری کەلار و لە گەرمیانە تا چەند ئەو هونەرە میلیەی کە جەنابەت کاریتیاکەی بایەخی پێ ئەدرێ و هونەرمەندی باش هەیە لەم سنوورەی ئێمە وەڵا لە گەرمیانە بە تایبەتی لە کەلار نخبەیەکی جوانمان هەیە برادرانمان زۆر هەیە گۆرانبێژی باشمان هەیە براتان یەکێکم لەو گۆرانبێژانەی کە سواز بۆ کاک جەزای ساز و کاک بورهانی کامێرا کە زۆر جاری من بانگێشەکەن بۆ یادی حەسەن زیرەک ئەم ساڵیش بەشدار بووم بە ساڵی بەجار سیەمە لەنا شارە کەلاری شایادی کە حەسەن زیرەمان کردەوە لەم حوتەیە بە جهدی برادران کاک تەلعەت و مامەسا نەجم باجەڵال و کاک کامرانی ئارویس و کاک ڕەسوولی بارامی و کاک ئیسماعیل وەکو مەقامات بڵێم مەقامات گەرمیان مەقام بێژی باشی تایە بەڵام وەکو کاک ساڵح ئاماژەی پێکەڵ بەڵام ئێمە خەمی لە خۆمانیش خەمسادی لە خۆمانە و لەسەرەوەیشەوە تۆزێ پەراوێز خراوی زۆر ڕاستە ئەتوانین ئێستا گوێمان لە بەرهەمێکی بەڕێزیشتان بێت سپاس دەکەین بناز 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 بنازي كردوبيا اي بناز 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 بنازي كردوبيا من لا يجوان بوم قلم او فيني كردوبيا من دالي دين جواني او فيني كردوبيا المجنون خاوة ليلي الاوان فضل المجنون يا عزيز ليلي الاوان برياي بناز 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 بنازي كردوبيا اي بناز 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 بنازي كردوبيا من داري دين جواني او بيري كردوبيا من داري بين معزيز او بيري كردوبيا تو نازك كي جوازك كي سيادي من تو بفرق كي
مامۆستاگیان زۆر سپاس بۆ بەرهەمە جوانەی کە پێشکەشت کردین بەڕێزی زۆر سپاس. ئێستاش ئەمە بچمە لای مامۆستا سەلاح پەرلەمان و بەسەرهاتێکی خۆشی جەژنمان بۆ بگێڕیتەوە. بەسەرات زۆر لە کۆنا زۆر خۆشە بوو بەسەراتەکان جەژنە مناڵ بووین نەک من هەموو مناڵی ئەو سەردەمە بە دڵخۆشیوە چاوەڕوانی جەژنیە کرد بە تایبەتی یەکەم ڕۆژی جەژن کە مەرچاوش ئەگە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانیش ئەگەڕابم ماڵەکان بە دۆڵە زۆرنا بەخشیش و جەرنانەی پێدرا. مامۆستا من پێم خۆشەوە بپرسم لە کفریا دیارە ئەوە منیش بەشێ تەمەنم لەم شارە تەواو کرد لە کفری جگە لە کورد برانی تورکمانی شەیە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی نێوانە و دوو پێکاتەیە چۆن بۆ لە دێر زەمانەوە لە جەژنەکانە. جەژنەکان خۆش بوو خەڵک علاقاتی اجتماعی زۆر بەقەوەتی هەبوو لەگەڵ یەکتریان بەڵام من شتێکم بیر چوو کە پێشتر باس مەقاماتم کرد بە درێژایی خۆناغەکانی مێژوو مەقام خوێن لەم شارە نەبراوە دوا بەدوای مەلاوەلی و ڕەحمەتوڵای شەڵتاق مەلا عەبدوڵای خەتیبزادە مەقام بێژێکی زۆر بەتوانا بووە دەیان جار گوبەنشی هاتووە بۆ کفری بۆ سوود وەرگتن لە مەقامەکانی مامۆستا عەلی مەردان لە بیرۆوەریەکانی خۆیان باسی مەلا عەبدوڵای خەتیبەکە ئەڵێ دەنگێکی بەسۆزی هەبووە هەروەها دوا بەدوای ئەویش چەندین مەقام بێژی وەکو عەلی دیوانە و مەجید غێدان و هەمومین ئەحمەوەنەوش و ئێستایشی لەگەڵا بێ کۆمەڵێ مەقامبێژی گەنجی بەتوانە وەکو جەنابەت کاک دڵنیا وەکو هاوتا وەکو محەممەد مەحموود کۆمەڵێ خەڵکی تر بەتوانە نابێ ئەوەیش لەبیر بچێت کە کۆمەڵێک مەقامبێژی تورکمانیش هەبووە لە کفری هەرچەند بەڕێچەڵە کورد بوونا بەڵام شوەرەتیان بە مەقامە تورکمانەکان هەبووە. بەڵێ ئەمانەوە بچینە لای مامۆستا ساڵح حوسێن و تا ئێستا چەند بەرهەمی تایبەت بە خۆتان هەیە؟ وەڵاهی بەرهەم زۆرە بەڵام ئەوەی کە پاک و پوخت بێ و ئیشی جوانی لەسەر کرابێ ئەو چوار بەرهەمەیە کە لەگەڵ گروپی مۆزیکی لۆر تۆمار کراوە ئێستا دەنگ ئامادەیە بەس کلیپی ماوە یعنی واتە چوار بەرهەمی پاک و پوخت ئامادەیە. زۆر باشە دەستەکانت خۆش بێت سەرکەوتوو بیت. کاک ساڵح هەتوانمەوە بپرسم لە گەرمیان بۆ پێی کە هەر لە دێر زمانەوە کەشێکی هوەری هەبووە خەڵکیی تایە ئەگەر مەقام بێژ نەبێ ئەگەر گۆرانی بێژ نەبێ زانێمە گۆرانی کیەوە توانێت ئەدای مەقامەکان بکات لە قوپۆپەکانی لەک جاکاتەوە. ئایا ئەوەی کە تۆتت فەرامۆشکراون هەرمەندانی ئێرە پێت وانە کە نەبوونی گروپێکی میوزیکی پرۆفشنال گروپی میوزیکێکی باش لەم ناوچەیە بۆتە هۆکارێکەوەی کە هونەرمەندان نەتوان بەرهەمەکانیان پێشکەشکەن؟ لە ڕاستیە ئەوە یەکێکە لە هۆکارەکان بڵێ زۆر جوانە بەڵام ئەو شتانیش ئەو هاوڕیانم باشتر ئەزان شارەزایان زیاتر لە ڕووی وەکو میوزیکزیان میوزیکیش دەعمی خۆی ئەوێ ئیمکاناتی ئەوێ شوێنی ئەوێ بەڕاستی یعنی ئێمە لە هەموو ڕێک و خەڵکمان هەیە خەڵکی بەتوانامان ئێستا ئەو پیاوانە ئەو مامۆسایانە ئەگەر دەعم بکرێنەوە ئەوان و هاوڕەکانی ئەوان ئەتوانن جوانترین ئیش بکەن لەبەر ئەوەی شوێن نیە ئیمکانێت نییە مثلا دعمی مادی و معنەوی نیە ئالەتی باش نییە ئەوانیش ناتوانن بە پێی پێویستی شەکانیان بکەن لەبەرەوە ئەوەش گەنجە تمۆحی بە ژیان هەیە پێویستی بۆ یە ژیانێک بۆ خۆی دابینکە یعنی خەڵکمان هەیە خەڵکی زۆر باشە و چاکە بەتوانایە بەڵام ئیمکانی نەفکرێکاریەکە بە کرێکاری ئیش ناکرێ بەڕاستی. ببوورە مامۆستا هیلاکی شتەکەین بەڵام پێمان خۆشە دووبارە گوێمان لە بەرهەمێکی بەڕێستان بێت لە خزمەتانە. شنگ بیه
بيري سالي سالا لك سالي لنا ومري بو مردواشين هل دكير دو باسكي سبي مرمري من ما لبرقوار وكرمكو جرجنا من ما عيد ديداد لبرقوار وكرمكو جرجنا ني ورايا لبربيري من ماني ورايا لبربيري مري راد بري كي واران كزيد كردمي سيبندي شاون درج كردمي سبندي تشاو الدرج بكزي او تشاو نرمان بالرحمن شوان الدكوش بكزي وتشاو نرمان بالرحمن شوان الدكوش كتاخرتوش هواي كستان يا كردستان دهل دمجداي دي دمواي لخوم شرشنن بيوتي يا أنا بتكبر بي بوج بقسونا كردم يا ربي خدا جرمي شرشنن بيوتي يا أنا بتكبر بي بوج بقسونا كردم يا ربي خدا جرمي أري بنات جان بنات شبنات كردم أري بنات جان بنات شبنات كردم أري من علي دينم ليلة فير كردم من علي دينم جان تبير كردم ليلة تبير كردم أرچن صالبتيري جان عشقي رنجرون أرچن صالبتيري جان عشقي رنجرون أري والد أخي جان باردكم درون أري والد أخي جان باردكم درون أري بنات جان بنات شبنات كردم أري بنات جان بنات شبنات كردم أري من ناري دينم ليلة بير كردم أري من ناري دينم جانة بير كردم ليلة بير كردم
گەڵ لەگەڵما نازەنین دڵکوڕ لەقینی چێ مبارەکی بێ لەیلە حەڵقەی بکێنی ئەرێ مبارەکی بێ جوانە حەڵقەی بکێنی ئەرێ بەناز گیان بەناز چێ بەنازی کردێم ئەرێ بەناز گیان بەناز گوێنێ بەنازی کردێم چێ میناڵی دوێنم لەیلە تۆ پیری کردێم چێ میناڵی دوێنم جوانە تۆ پیری کردم لەیلە تۆ پیری کردێم دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ بەرهەمە جوانت ئاچینە لای کاکمەجید ئێستا چکە کاتی بەرنمەکە بەرەو کۆتایی ڕوا حەزەکەین جارێکی گەنگۆمان لە گۆرانی خۆشەکانی کاکمەجید بێ پێم وایە ئەم بەرهەمەیان بەرهەمی شادا ئیتر جەژنی شەو و گەرمای شەو پێمان خۆشە زیاتر گەرم پێویستمان بە بەرهەمێکی شادە بەڵێ ئەمە سپاسی دکتۆر جوامێر کەم جوامێر ئەحمەد قادر کە هەر دەم هاوکاری منە ئەم گەیەندە یادا پیرۆزەکان ئێمەش لێرەوە دەست خۆشی لە یەکەین سوپاسیەکەین گوڵم پێم بێڵێ چی بوو تاوانم گوڵم پێم بێڵێ چی بوو تاوانم بڕوەی جێم دێڵی و دەگماڵی وێرانم دەگڕەبی کردبێ ئازی سەبەب کارانم دەگڕەبی کردبێ گوڵم سەبەب کارانم شۆخ و شەنگ و بەنازەوان لە کەرکووکی تازە شۆخ و شەنگ و بەنازەوان لە کەرکووکی تازە بۆ سەر چۆبی و زەماوەندای مامادە و سازە بۆ هەڵپەرکێ و زەماوەندای من ئامادە و سازە شەربارامی تۆ چەندە نازداری شەربارامی تۆ چەندە نازداری تۆی تاقە گوڵەکەی یازی تاق دەشتی گەرمیانی تۆی تاقە گوڵەکەی ئەوەن وەک دەشتی کەداری شۆخ و شەنگ و بەنازەوان لە بەختیاری تازە شۆخ و شەنگ و بەنازەوان لە بەختیاری تازە بۆ سەر چۆبی و زەماوە دایما ئامادە و سازە بۆ هەڵپەرکێ و زەماوەن دایما ئامادە و سازە ئەوەی بۆ بڵێم بە چاوانم من غەریبی شارانم بۆ بڵێم بە چاوانم من غەریبی شارانم بە دەردی عەجەب دێڵم بەردەم وەرەی گیرفانم هەر بۆ کەناڵی کەرکووک ئەم شەو لاتان میوانم هەر بۆ کەناڵی کەرکووک ئەم شەو لاتان میوانم هەی نازارم رم نازارە هێزار و نازەنینی هەی نازارم رم نازارە هێزار و نازەنینی نابەت قەشەی ئەرمەنی دایەک جوت فەڵەستینی دایەک جوت فەڵەستینی ئەرەوەی چاوە دەستێرەی گەشا وەگمان گۆشەی کێشاوە چاوە دەستێرەی گەشا وەگمان گۆشەی کێشاوە قوربانی ئەو دایکە بم بەڵکی لە زارناوە قوربانی ئەو دایکە بم بەڵکی لە زارناوە هەی لە سەحدە بڵێن بەسە سحر بڵێکەی مەدرەسە هەی بە سەحدە بڵێن
دەستەکانت خۆش بە مامۆستاگیان بەرهەمێکی زۆر ناوازە بوو دەنگت نەرزێ زۆر سپاس بۆ تۆ ئێستاش ئەچینەوە سپاس بۆ بەڕێزت ئێستاش ئەچینەوە لای مامۆستا سەلاح پەرلەمان و ئەمەوێت شتێکی ترمان پێشکەشکەیت هێشتا گەنجم بەڕواڵەت سەیرم مەکە هێشتا گەنجم دڵم تەڕە و زۆر ناسکە باوەڕتان بێ ئێستاش وەکو مناڵێکم کە زۆر حەزی لەمە مکە خۆزگا دەمولێوم خۆزگا جارێ دەمولێوم ئەخستە سەر دەمولێوت تا سەوتی نوێتیت ئەشکاندم لە خۆشاوی هەردوو سێوت بەڵام گیانە زۆر وریابەرنەوە گۆشم لا نەمێنێ لە خۆشی ئادانەکانم هەردوو لێوت بقرتێنێ مەمک گومەزی مزگەوت پیرۆزە بۆیە هەموو ڕۆژێ بە دەوریدا تەوافەکەم وا نەزانی لەبەر ئەوەی ماڵی خوایە بۆ ئەوەیە قنجۆقیتە هەر لە شێوەی مەمکدایە دەستەکانت خۆش بێت بەڵێ ئێستا لەبەرەوەی کات بەرەو کۆتایی ڕوا و دەستخۆشیتان لێکەین چکە بەڕاستی بەرنمێکی زۆر بەچێژ بوو بەرنمێکی خۆش بوو بەرهەمەکانتان جێگەی دڵخۆشی ئێمە بوو ئەمەوێت دواوتە لە هەرێکێکتان وەرگرین لەوەی کە بۆ بەرنمەکە بۆ کەناڵەکە و بۆ جەژن هەر شتێکتان هەبێ بڵێ من زۆر سپاسی کەناڵی کەرکووکەکەم بۆ میوانداریە بۆ بەرنامە جوانە لێرەوە پیرۆزبایی ئاراستەی سەرجەم خەڵکی کوردستانەکەم هەر چوار پارچەی کوردستان هەموو کوردستانی خۆمان بە تایبەتی گەرمیانیش کەرکووکی بووکی کوردستان و زۆر سپاسی کەناڵی کەرکووکەکەم بۆ بەڵێنی کە پیاندان بۆ کلیپکردنی یەکێک لە تراکەکانم دەستیان خۆش بێ سوپاسیانەکەم دووبارە سپاس بۆ ئێوەش ئەرکتان کێشا و ماندوو نەبن سپاس بۆ بەڕێزت مامۆستاگیم فەرموو سپاسی ئەو ستاپە جوانەکەم برادرانی پشتی کامێرا برادرانی مۆنتێر ئێوەی بێژەر و عزیز دەستخۆشی بۆ کەناڵی کەرکووکی عزیز خۆشەویست هیوادارم ئاوڕێکی جدی هەرچەنە ئێمە خۆمان خەمسارد بین بەڵام هیواداریم لەگەڵمان بۆ داهاتوو من وەکو سەرۆکی کۆمەڵی هونەری ملی گەرمیان داواکارم لەو هونەرمەندانەی کە تا ئێستا خۆیان حەشارداوە بێنەوە ساحەی مەیدانی هونەری سپاس بۆیەوە سپاس بۆ بەڕێستان و سپاسی مۆزەخانەی کولتوری شارۆچکەی کفری ئەەکەین کە دەرفەتیان پێداین بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامە جوانە لێرەوە زۆر سپاسیانەکەین مازە سڵا ئەگەر دوایین وتت ئەگەر پەیامێکت بۆ جەژن ئەگەر بۆ کەناڵەکەەوە بۆ بەرنامەکە هەبێ ئەو کاتە حەقە پیرۆزبایی بکەین کە هەر چوار پارچەی کوردستان یەک بگرێت سپاسی تەلەڤیزیۆنی کەرکووکەکەین ئومێد دەکەم هەمیشە بە بەردەوامی ئاوڕێ لە گەرمیانی سەرچاوی مەقامات و ئەوانە بکرێتەوە زۆر سپاس بەڵێ پێم خۆشە هەر لێرەوە لە بەرنمەکەەوە زۆر سپاسی جارێکی کە چونکە مامۆستا سۆران بەڕێبەری مۆزەخانەکەەوە مۆزەخانەیە بە کامل مکەمل کەلوپەل و پیشەکانەوە کار ئەوانی کە و کەلوپەلوشتانی کە لە مۆزەخانەکە لە خزمەتی بەرنمەکەیە بۆیە بینەدانی خۆشەویست ببورن ئەگەر هەرکەم و کورتیەکە بێت لە بەرنمەکە چونکە بەرنمەکە بە شێوازێکی ئازاد کراوە لە دەرەوە هەر لێرەوە ئەمێ زۆر سپاسی هاتوچۆی کفری بکەم و ئاسایشی کفری و پۆلیسی کفری و ئاگرکوژێنەوەی کفری ئەمانە هەمویان تاوەکو کۆتایی بەرنمەکە هاوکاری ئێمە بن هیوادارین هەروە لە پاراستنی سەرماڵی هاوڵاتی و لە ئاشتی و ئارامیە بن بۆ کوردستانمان بەڵێ پێمان خۆشە لە کۆتایی بەرنمەکە بچینە جارێکی کە بچینە خزمەتم دوو مامۆستا بەڕێزە کە هاوکارمان بوون لە میوزیک و لە ئامادەکردنی میوزیک بۆ بەرهەمەکان ئەگەر مامۆستا عومەر دوایین پەیامەت یاخود پەیامەت بۆ جەژن بۆ کەناڵی کەرکووک و بۆ ئەم بەرنمەیە زۆر سوپاسی وادارین خزمەتێکمان کرد بێت بە هونەرمەندان و کەناڵی کەرکووک و من پەیامم ئەوەیە کە زۆر گلەی ئەوە کرێ کە گوایە جەژن ناخۆش بووە بەڵام جەژن لە جێی خۆیەتی ئێمە گۆڕاوین هیوادارم هەر کەسێک گولای خۆی بتوانێت جەژن خۆش بکات و جەژن پیرۆستکە لە هاوسێکەی و هاوشارەکەی و خزم و دۆستانی زۆر سپاس بۆ جەنابەت کاک ئامانجەگەر تۆش پەیامێکت هەبێ وڵای من زۆر سپاسی کەناڵی کەرکووکەکەم و لەشیان ساغ بێ ئەو کارمەندە بەڕێزانە برادرانی پشتی کامیرا ئەمڕۆ لەگەڵمان ماندوو بوون ئێوەی بەڕێزیش داواکارم وەکو کەناڵی کەرکووک و هەموو کەناڵەکانی تریش ئێمە لە گەرمیان لە شاری کفری لە ڕزگاری لە کەلار چەند گەنجی دەنخۆشمانەیە بەهرەمەندن داواکاری ناوڕێکی جدیان لێ بدرێتەوە و وەکو لە جێژنی شا پیرۆزبایی خۆم دووبارە ئاراستەی هەمووتانەکەم و داواکارم ینی پەیوەندیەکانمان گەرم و گورتر بێ جێژنیش خۆشترە بێ کە پەیوەندی سارد و سڕ بوو جێژنی شەڕۆک و ڕۆژێکی ئاسایی لێ دێ و زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بێەوە
بەڵێ چینەوە کۆچەر ئەگەر تۆ شتێکت ما بێ دواتر بۆی کۆتایی بە بەرنامەکە بێنین. دووبارە پیرۆزبایی جەژنتان لە یەکەم هەموو ڕۆژێکتان هەرجەژن و خۆشی بێت و زۆر زۆر سپاسی تەواوی خەڵکی شاری کفریەکەین و سپاسی تەواوی کارمەندان و ستافە جوانەکەمانەکەین بۆ سەرکەوتنی بەرنامەکەمان. بەڵێ خۆشەویستان لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکە پێشەوەی دەستکەینە ئاخر بەرهەم کۆتا بەرهەمی بەرنامەکە جارێکی کە ئەمە سپاسی و هاوکارانەمان بکەن کە بەم گەرمایە لە پشتەوەی کامێراون لە دەنگن جارێکی کە سپاس بۆ ئەو کەسولایەنانی کە هاوکارمان من بۆم بەرنمەیە جاری کە سپاس بۆ میوانە خۆشەویستەکانمان هیوادارین جەژنێکی پڕ لە خۆشی و شادی بێ بۆ هەمووتان جەژنی هەموو لایەک پیرۆز بێت جەژنی پێشمەرگە پیرۆز بێت جەژنی هەموو کوردستانیان پیرۆز بێت بە دوایین بەرهەمی ئەو دوو میوانە خۆشەویستە کۆتایی بە بەرنامەکەمانێنن شاد و سەرفراز و سەرکەوتو بن. جواني ذ ظلم